سفرێک ئەمیان ویستی یەکی کرد یەکسانە بە 11 و 5 16 شانزە ئەکات تخوا یەکسانن یەکسان ئەمان نابێت سفرەکە لە هەردووکیانە دابنێت لایک سفرەکە دابنێت شەمانە هاوکاری سفرەکە لە هەردووکیانە دابنێت دێمە شوێنێ سفرەکە لە هەردووکیانە دابنێت دوو کەڕە سفر چێ بێنێتەوە ئەمیان سالب یەک مایەوە با بزانینەوەکەی تر چیەکە سفر زائدەن 5 ئەکاتە 5 ئایا یەکسانن کاتێک کە ئێکسەکەت لە نەخشەی یەفەکە دابنە ولا نەخشەکەی جیشدانا هەردووکیان چی بن هەمان چی بنەوە هەمان وەڵام کەواتە ئەڵێم لە 100% خاڵەکانی چییە یەکتربینی دوو نەخشەیە نمونەی کتێبەکەم بەنێ کارم بەلای نەبێ بە ئەوە هەرجارێ ئەکشن ببێت میوایەتە بەرەو کاتێک پرسیاری کتێبەکەم بەنێ لاپەڕۆنۆ بکەنەوە نوێی مەرزەمەکە بکەنەوە ئەی ناکە ئەیکەمەوە نوێی مەرزەمەکە بکەنەوە ئێف و جەکە چییە ئێفەکاتە چی ئێکسپانی دوو کەمی سێ باشە جێگەم چییە چی؟ بەغەڵەت نەیوە باشە سێری پرسیارەکە چی بکەنەوە داواکاری پرسیارەکە نیمە چ گیان سێگێرەکە ئەڵێ خاڵەکانی یەکتربوونی نێوان دوو نەخشەکە کامیانە تو لەوزانیە هەڵبژاردنە بەس ئێمە بەحکردنێک ئافێری هەردوو شامەکە ئاوڵەتەریش فێرێ بینن باشە خاڵەکان یەکتربوونی دوو نەخشە چی لە دوو نەخشەکە بکەم خاڵەکانی کەمی دوو نەخشەکە یەکسانەکەم بە یەکتر ئەڵێ ئێکسپانی دوو ناقسی سێ یەکسانەکەم بە ئێکس ناقسیە وتم شتێکم پێوتن وتم هەمیشە لە سەد هەردەوەتی وایە پرسیارەکە ئەم بەشە دێنم بۆ ئەو دوو یەکسانەکە کەواتە وەڵامەکەم بە ئێکس دووجا ناقسی سێ ئەوە موجب یەکسان ئەبێ بە سالب ئەوە سالب ئەبێ بە موجب یەکسان یەکەم بەچی بزانە یەکسۆکان کامانن لەگەڵ یەکتر ئێکس دووجا لە هیچیانە ناچێت ناقسەن ئێکس لە هیچیانە ناچێت بەس ئاگادار بە بەردەوەکەی چەندە تو حاسیبەیەکت پێ ناقسەن سێ لەگەڵ موجب یەک حاسیبەکە چی دەداتێت سالب دوو یەکسانی کە بەچەند ئەنجا گوێ لەماوە ساڵ لێرە تۆزێک مهمە لێرە ئەبێ لێرە هەڵوەستەیەک بکەی بۆ شتەکان وڵی بزانم ئەمە چۆنە بێ بە دووکەوانەوە هەر کاتێک چەکانی ماوەسە ساڵان سێ ڕادە بوو چەند ڕادە بوو سێ ڕادە بوو یا دوو سێ تۆ دوو کەوانە ئەەکەیتەوە باشە خوا ئەمجا لێم بەس لێران لە مەزەوەکان نووسیمە قسەکانە بە کوردی نووسیمە بەس لێ لەم لەحزەیە ئاگادار بە بزانم من چیەکەم یەکەم جار ئەوە ئێکس و ئێکسەکە دابنێ هیچ کەشەیەک بۆ دروست نەبێت سێری لێرەوە دەست پێ بکەم موجب و ناقص چیەکان ناقص و ناقص چیەکان کەواتە ئەزانن ئەمێمان چۆنلانە موجب کە ڕەتی ناقص ناقصەکات ناقص و ناقص چیەکان ئەبێ دوو ژمارە بێنی کە ڕەتیان بکەی کاتە دوو وە کۆشیان بکەیتەوە کاتە چەند سالب یەک نەخەوێت دوو ژمارەکە سالب دوو لەگەڵ یەک دێنم ڕاستن بەخوا سالب دوو کە ڕەتی یەکی کاکاتە سالب دوو یەکیش کۆکەرەوە چەندەکات سالب باشە دوێنێ شتێکم فێر کردم وتم ئەگەر دوو کەوانەتە بوو بینەکان چی بوو هەر جارە و چی بکەم هەر جارە یەکیان یەکسانەکەم بە سفر ئەڵێم ئێکس کەمی دوو یەکسانە بە سفر لەوەوە ئێکسەکەم چەندە دووە چونەوە چێتە ئەو دیو وایە وەجارێکی تریش چمانەیە ئەڵێن ئێکس کۆی یەکسانە بە سفر لەوەوە ئێکس یەکسانە بە سالب یەک ئۆ زۆر باشە نرخی چی دۆزیوەتەوە ئێستا چی ماوەتی دۆزمەوە وای ماوەتی دۆزمەوە کچەکان لێرە بەدڵی خۆتە لەبەرەوەی هەردووکیان ڕادەدارن کرد و نرخی ڕوت و ڕێگوشت نییە بە ئارەزووی خۆت لە دانێکیانە دابنێنەوە یان لە ئێفا دابنێمەوە یان لە جێکامیان ئاسانترە ئێستا وایە کچەکان یابن ئێستا نرخی یەکسمان دۆزیوەتەوە چێ دۆزینەوە وایە دۆزینەوە لە جیا دابنێن باشە جارێکیان ئەڵێن جی دوو لەگەڵ ماڵ سێریەکەن جارێکیان ئەڵێم جی دوو جارێکیان ئەڵێم جی چی سالب سێریکە ئەبێ عاقڵ بی ئەوانە دۆزینەوەی نرخی وایەکانن فەرموو لە جیا دوو دابنێ هاوکاریم کە ناخم مناخم ئەکار لە دوو کەم یەک چەندەکات یەک دەکات ئەوەی تریش ناقسیەک دائنێ ناقسیە دەکاتە چەند زۆر باشە ئەمیان خاڵێکی کرد ئەمیشان خاڵێکی تری کرد بۆ بە دوو چەند ئێکسەکە دوو بێت وایەکەت یەک ئەگەر ئێکسەکەت مادەکە یەکسەر بڕیان دەدەین کە مادەکە
مادەیەکی تواوەیە یەکسەر ئەبێ بە تواوە کەواتە ئەم مادەیە لەبەرەوەی تیابێ بە مادەیەکی تواوە. خاڵێکی تر هەیە دوای ئەو گۆگردیت. ئەمە چییە؟ گۆگردی. هەڵی هەموو گۆگردیدەکان لەبەرەی چییە؟ نەتواوە. هەموو گۆگردیدەکان نەتواوە جگە لە Na پۆتاسیۆم لەگەڵ ئەمۆنیۆم لەگەڵ سترۆنتیۆم لەگەڵ کالسیۆم. ئەم سیانە بە خوێندکار نەژڵێ پیسان دووبارەیە گەڕێتەوە بۆ خاڵی چەندەم؟ یەکەم.